وڵاتی ئێران منداڵێکی ونبووی هەڵەبجەیی بە خانەوادەکەی ئاشنا دەکاتەوە. خانەوادەی خەلیل کە لە وڵاتی ئێران ناوی محەممەدە لەسەر ئەرکی خۆیان دەچنە تارانی پایتەختی ئێران و هەرچی زووە دەیانەوێت خەلیلی ونبوویان بۆ ناو خێزانەکان بگەڕێننەوە. بەپێی ئەنجامی پشتینەکانی ئێران محەممادێکێکە لە منداڵانی مەلیحەخان کە دانیشتووی ناحیەی بیارن و لە مەراسیمێکدا لە وەزارەتی دەرەوەی ئێران دەیگەڕێننەوە ئامێزی خێزانەکەی. ڕۆژانە ئەو خێزانە بە تایبەتی دایکەکە پەیوەندی بە ئێمەوە کرد کارگەیشتبووی ئەوەی دایکەکەی وەکو کەسێکی نائاسایی لێ هاتبوو لە ماڵەکەی خۆی ئۆقرەی نەئەگرت لە ماڵی مناڵەکانی ئارامی نەمابوو. دوجار پەیوەندیان پێوە کردین وتیان ئەم ژنە دەڵێ من سەبرم نەماوە لەبەرەوەی تەوەقعەکەم ئەم میکانیزمەی کە ئێستا ئیش لەسەر کەیسی مناڵەونبووەکانەکە میکانیزمێکی زۆر کرچ و لاوازە و ئێمە ئەمانەوێ خۆمان لەسەر ڕەزامەندی خۆمان لەسەر بودجەی خۆمان سەردانی وڵاتی ئێران بکەین بۆ بەراوردکردنی ئەو سمپڵەی کە لە ئێران ئەو کوڕە وەری گرتووە و ئێمەش بەراوردی کەین لەگەڵی. بۆیە لە 4 ڕۆژی ڕابردوو ئەوان هاتنە ئێرە و ئێمە کارە یاساکانمان بۆ جێبەجێکردن و ڕەوانەی وڵاتی ئێرانمان کردن. ئەم ئێوارەیە ئاگاداریان کردین کە خۆشبەختانە کاک محەممەد ئەمین یەکێکە لە مناڵەونبووەکانی هەڵەبجە و منداڵی دادە مەلیحەخانە. ئەگەرچی لەلایەن دادگای بەرایی هەڵەبجەوە سامپڵی DNA لەو ونبووی هەڵەبجە وەرگیراوە بەڵام تا ئێستا ئەنجامی و پشکنینە نەگەڕاوەتەوە. دایکی محەممەد ئارامی لێڵ دەگیرێت و لەسەر گیرفانی خۆیان دەچنە ئێران و لەو وڵاتە پشکنین ئەنجام دەدەن و بەپێی ئەنجامی پشکنینەکانیش محەممەد لە ئاسڵدا ناوی خەلیلە و لە کیمیابارانەکەی هەڵەبجە ون بووە. سەرۆکی کۆمەڵەی قوربانیانی کیمیابارانی هەڵەبجە ڕەخنا لە چۆنیتی و میکانیزمی گەڕانەوەی مناڵەونبووەکانی هەڵەبجە دەگرێت و ئاماژە بۆ دەکات کەیسەکان بە سستی و لاوازی بەڕێوە دەچن. بەڵام بەڕاستی میکانیزمی کەیسی مناڵەونبووەکان میکانیزمێکی زۆر کرچ و کاڵ و لاوازە. 7 مانگە 8 مانگە سمپڵی DNA نێراوە بۆ ئەو سنتەرە تا ئێستا جوابی ئیمێڵ نادەنەوە و دوجار دادگا نامەیەکی دایە کۆمەڵی قوربانیان ئێمە بەڕسمی گیانمانە پەیوەندیەکانی دەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان کە سۆراغی ئەو کەیسە بکەن. بەڕاستی ئەمە کەیسێکە هەتا زوو بکرێ هەتا پەلەی لێ بکرێ هێشتا کەمە چونکە وارسەکان ناتوانن لەوە زیاتر لە چاوەڕوانیە بمێنن. هێشتا دۆسیە و منداڵەونبووی هەڵەبجە لە دادگای شارەکە یەکلا نەبووەتەوە. ئەنجامی پشکنینەکەشی لە وڵاتی بریتانیا نەگەڕاوەتەوە. بڕیاری کۆتایش لای دادگایە بۆ ئەوەی ئەو منداڵەونبووە بە کەسوکارەکەی شاد بێتەوە. ئەمە لە کاتێکدایە هەموو بەڵگەکان و ئەنجامی پشکنینەکان لە وڵاتی ئێران خەلیلی گەڕاندەوە ئامێزی خێزانەکەی. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.